ئەوانەی کە بوونەتە قوربانی تاوانەکانی سۆشیال میدیا و دوی مۆبایل لەم بەرنامە وردەکاری لەگەڵ پۆلیسی هەولێر باز دەکەین. بداية من مشكلة ما بلغل بياوكم وكسرش لرجاي إيشو ناسي يعني خويا بشان لك يارمتيم داداتن باشان كل قلبي بموانا بين ديك درس ولا بين ما زۆر بمان کە تووشی کێشە دەبین دەری یەڵە دەی یەک جارە و هیچ نابین بۆ یەک جارە هەر ئەو کەسانن کە ئێستاکە لە بەندیخانن و لە سژن و ئەوانەدا دەستخۆشیمان هەیە لە بۆ بەرنامەی شوێن پەنجە بەڕاستی شوێن پەنجەی دیارە لە کۆنتڕۆلکردنی بەشێک لەو تاوانەی لە کۆمەلگا ئەنجامەدرێت. قوتابیان گەنجان بە هاوکاری پاڵپشتی حکومەت ڕووبەڕووی ئەو کەسان دەبنەوە کە دەیانەوێت لە تاوانەکان لە تۆڕەکانی سۆشیال میدیا زیانیان پێ بگەین. بەرنامەی شوێن پەنجە ئەم جارە لە ژووری ئۆپەراسیۆنی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگا هەولێر دەست پێ دەکات چیرۆکی قوربانیەکان ڕزگارکردنی ئەو دادخوازانەی کە سکاڵات تۆمار دەکەن ئەوانەی کە بوونەتە قوربانی تاوانەکانی سۆشیال میدیا و دوی مۆبایل لەم بەرنامە وردەکاری لەگەڵ پۆلیسی هەولێر باز دەکەین. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ و دامودەستگا ئەمنیەکان نیشان دەدەین چیرۆکی قوربانیان هەیە. ئەم چیرۆکانە تایبەتن بە بەرنامەی شوێن پەنجە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر نیشان دەدەین و ئەوەش باز دەکەین کە بەپێی ئامارەکان تاوانی خۆکوژتنی ئافرەتان و پیاوان لە ئەنجامی ئەم هەڵمەتانە کە بە ڕێژەیەک دابەزیوە باوەڕ پێ نەکراوە. سەبارەت بە هەڕەشە و مەترسیەکانی تاوانی سۆشیال میدیا لە پۆلیسی هەولێر یەکێک لە قوربانیانی تاوانەکانی دوی مۆبایل و سۆشیال میدیا دەبینین. چیرۆکی دادخواست کە قوربانیە دەجێڕینەوە. پۆلیسی هەولێر لە بەرنامەی شوێن پەنجە کۆمەڵێک پلانی هەیە و پێش ئەوەی دەست پێ بکەین بە چیرۆکی ئەم قوربانیە ئەم ئافرەتە بەڕێزە دەست پێ دەکەین. ئەمە دادخوازە، ئەمە ماوەی زیاتر لە 2 ساڵ لە ژێر مەینەتی و ئازار و ئەشکەنجەی هەڕەشەی کەسێک کە سەرەتا خۆی وەک فریشتە نیشانداوە یارمەتی بدات، بەڵام دواتر لێی بۆ بە شەیتان ژیانی وێران کردووە. ئەمە لەسەر زیابوونەوە بووە، بەڵام پێش ئەوەی ژیانی زیاتر وێران بێت و زیاد بێتەوە لە ئەنجامی ئەم هەڕەشانە هانا بۆچە دێنێت بۆ دەستگا ئەمنیەکان، بۆ حکوومەت، بۆ ئاسایش، بۆ پۆلیس. هاوکاتیش ئەوە نیشانە حکوومەتی هەرێم چۆن بۆتە چەتری پاراستنی هاوڵاتیان. ناود ناڵێن کێشەکەت باسکە سەرەتا چۆن ئەم پەیوەندیە دروست بوو، ئەم هەڕەشانە چۆن دەستی پێ کرد؟ بداية من مشكلة ما بلغل بياوكم وكسرش لرجاي إيشو ناسي يعني خويا بشان لك يارمتيم داداتن خۆنی ذکر دۆ لە من لە ئایلم ئەوانە کارمەتیم تۆ کێشە لەگەڵ پیاوەکەت هەبوو بۆ ئەو کەسەت باس بەڵ متوانم پێکرد پێم گوت کە مشکلەم هەیە ئەوانە ئەوە هەڵی خەڵتان کە ئەو یارمەتیم دەداتن لەو ڕێەوە پاشان کە لەگەڵی بۆمەوانە پەیوەندێک دروست بوو لە بینمان. پەیوەندێکی سۆزداری؟ بەڵێ بیدایەتەکەی هەر بە زۆری لەگەڵم بوو پاشان ینی بۆ پەیوەندی ئەوش لە ترس بۆ پەیوەندی چونکە ئەو هەڕەشە لێ دەکردم. بۆچی هەڕەشە دەکرد؟ بەڵگە لای بوو؟ هەندێک بەڵگەی دروست کرد وشتی دانابەوە کە من نەمدەزانی
عندك يعني شيء ئەو کاتێک کە تۆ باسی پیاوەکەی خۆت کردی چێشت هەبووە ئەو هەمی ڕیکۆرد کردی یا بەڵگەی تری هەبووە بەڵام بالا ئەو شتانێک گوتی دەچم بە پیاوەکەت دەڵێم کە لەگەڵم بووی و مشکلی خۆتان لای من باس کردێوانە بێجگە لەوەش جارێک لە جارەکان دەستدرێژی کەویش ئاگام لێ نەبوو ئازام کامێرەی دانا بووە ئەوانەی لێکرد بوومە بەڵگە و دەیترسان بۆ شتانە ئەمیش دەترسم یعنی دەمگۆنا تاوا لەگەڵی دەبم بەس بایانی حیام نەبایتم لە نەکەن هەڕەشەکان چی بوون ینی بە ئەوەی کە زۆر وەی کرد بوو بترسێنی یەکەم شت هەڕشەی کوشتنی لە دەکردم چەند جارێک دەماسەی لێ ڕاگرتیمەوە پیشانی دەدام و باونەوەک دووەم شت هەڕشەی پارەوەرگرتنی لە دەکردم دەگەگەر لەگەڵم نەمێنەی پێیان دەڵم کە قەرداری منی داوای پارەی دەکرد فمنیش ینی نم دەتوانی پارەی پێ بدەم سێم شتیش دەبۆ ئابڕ دەبم بە عیلەت باز دەکەم کە چوو لەگەڵم بوویتی و دلیلم لە ڕەشەی کاری نەشیەوە بەڵێ کاری نەشەوە چارش دوو منداڵم هەبوو ڕەشی منداڵەکانی لە دەکردم دەکەوە دەکەم ڕۆژە یانە منداڵان لێ بستنەوە جیابیەوە هەوڵدا سکاڵە تۆمارکەی بەڵێ هەوڵم دە سکاڵە تۆمارکەم هەتا جارە چێش ویستم سکاڵی سەر تۆمارکەم کەزانانی دەیگوتە من بێ منەتم سکاڵە بکەم خەڵک دەناسم و کەسی چی پێ ناکرێت لەگەڵ ینی بیداچە لە بڕۆی دەچم زووتر سکاڵام لێنەکە بەڵام دوایە خۆشبەختانانی پاش فترەی زۆر بەهۆش خۆماتمەوە ینی چمە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر وە بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر سکاڵم لە هەردوو شوێن تۆمار کرد و یارمەتیاندام زۆر ڕێزان نەگرتم و ئەو کەسەشان دەستگیر کرد و مافەکانیشانم و پێدامەوە و زۆر سوپاسیان دەکەم لێرەوە. لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین هەڵمەت و هەنگاونرا بۆ ڕوبەڕووبوونەوەی تاوانەکانی سۆشیال میدیا و دەستگیرکردنی تۆمەتباران بۆ یەکەم جار بوو لە وەزارەتی ناوەخۆ و ئەنجومەنی ئاسایش لە دامەزراوە تایبەتمەندەکان ژووری تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی تاوانی سۆشیال میدیا و ئەلکترۆنی دامەزێنرا هەزاران کەیسی هەڕەشە چارەسەر کران هەزاران کچ و کوڕ و پیا و ئافرەت ڕزگار کران و پارێزران لە مەترسی و هەڕەشەکانی دوی مۆبایل و سۆشیال میدیا و بابەتە ئەلکترۆنیەکان. هەزاران پەیج و ئەکاونتی ساختە سڕانەوە هەموو ئەو باند و کەسانە کە تۆمەتبار بوون دەستگیرکران و درانە دادگا. دادگاکان شان بەشانی ئاسایشی و پۆلیس ڕۆڵێکی گەورەیان جێڕا بۆ پاکردنەوەی کۆمەلگا لەو دەرد و بەڵاو هەڕەشانە. لە ئێستادا دام و دەستگامیەکان چونەتە قۆناغی هۆشیارکردنەوەی کچان و کوڕان و قوتابیان بۆ ئەوەی دوور بن و لە مەترسی و هەڕەشەکانی تاوانی سۆشیال میدیا لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاوانەکانی سۆشیال میدیا و تۆمەتباران بەرەو قۆناغی هۆشیارکردنەوەی گەنجان لاوان. بۆ مەبەستا لەگەڵ بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە شاری هەولێر و شەقڵاوات چەند هەڵمەتێک دەست پێ دەکەین و بۆ هۆشیارکردنەوەی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن. ئەمە وەکو کوردستان 24 و بەرنامەی شوێن پەنجە ئێوە دەبینین زۆر جار ئەو راپۆرت و ئەو بەرنامانەی کە نمایش دەکرێت هەدەفەکە ئەوەی خەڵک هۆشیاربێتەوە سوودمەند بی لێی تا ڕادێک باش بووە خەڵک مستەفید بۆ لێی کە کو خۆت دەپارێزی ئەو کەسانی تاوان ئەنجامەدەن کە لێپرسینەوە هەیە و یاسا سەروی هەمووانە لێخۆشببوون نییە کەس لە یاسا دەربازی نابێت ڕەنگە جاران ئەگەر ئافرەتێک تووشی کێشە بە کچە کوڕک بەتایبەت کوڕەکان ئێستاوانی مستەدەفن نەیدەزانین پەنا بۆ چێ بە یعنی چێ دەوێرە فۆتۆیەکی خۆی باتە شوێنەکە لە ئێستا متمانەکی گەورە هەیە ئافرەتەکە پارێزراوە تاوانی خۆکوژی نەمایلۆ پۆلیس دەستگامیەکان ئاسایش هەنا گیان لێگرن بابەتەکانی پارێزراوە ئیدی ئەو ڕێکارانە دواتر برادرانی پۆلیس باز دەکەن. قوربانی دەستی و کەسانێک کە لە سۆشیال میدیا تاوان و خراپەکاری ئەنجام دەدەن ئەمە سوودێکی نابێتن چکە تو زەرەر و زیانێکی دەرونی و مادی و دەستەی پێکەتیەوە. لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگا هەولێر چەند ساڵێکە بەرکارە کار دەکا کە بە شێوەیەکی 24 کاتژمێری
لە ڕێگەی واتساپ و ڤایبەر بۆ ئەوە دانراوە بۆ ئەو سکاڵانە دانراوە کەوا هەر هاوڵاتێک لە هەر ڕەگەزێک بێ باسی ئەوی ناکەین کە قوتابی یاخود هەرچێک کە تووشی هەڕەشە دەبێت لە بەرەوەی بەداخەوە هەڕەشە ئێستاوای لە هاتووە کە لە هەموو چین و توێژێک دەکرێت ئەوە نیە بڵێن ئەوە لە ڕەگەزی مێ ئەوە لە ڕەگەزی نێرە یاخود ئەوەتەوە قوتابی یاخود ئەوە تەڵەبێ هەمانە بە هەموو چین و توێژەکان تووشی هەڕەشە دەبن لێ هەڕەشەکان زیاتر بوویتە ڕێگای ئۆنلاین و ڕێگای تەکنەلۆژیا و ڕێگای ئەو ئامرانەی کە لە بەردەستمانە بەداخەوە لەو ماوەیە کە هەستمان بە زیادبوونی ئەو هەڕەشانە کرد ئەوە بوو کە لە ڕێگای وەزارەتی ناوخۆوە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز وەزیری ناوخۆ و هەروەها بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر ئەو نووسینگەی هاتەکایەوە ئەو نووسینگەی ئیشی چییە؟ نووسینگەی تاوانە ئەلیکترۆنیەکان ئەوە کاری ئەوەیە هەر هاوڵاتێک هەر کەسێک هەر چین و توێژێک کە تووشی هەڕەشەکی تۆڕە کۆمەڵایەتەکان دەبتەوە پێویستە لە سەریان حسابی ئەوە نەکەن کە شەوە ڕۆژە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەکەن بۆ هێلا گەرمەوە حسابی ئەوەش مەکە ئەوە شەوە ڕۆژە سەعات یەکی شەوە دوی شەوە لەمان بنێمە ئیشی خۆمان لەسەر دەکەین بە بەردەوام ئەو تەلەفۆنە ئەو ژمارە مۆبایلە کرایتەوە هیچ کەس ئەو پەیوەندیانە نابینی کە تەلەفۆنمان لۆ بدەکەن ڕێک ئەو بەڵگانە وەکو خۆی بە پرایڤەتی دەمینێتەوە و کاری لەسەر دەکەین و هەشمانە بۆ نمونە ئافرەت هەبووە تووشی حاڵەتی هەڕەشە بووە ئەو بەڵگەشتانەی سکرین کردووە نردیتی باوەڕ بکە ئەگەر بەهات بە نەی نردبە ئیشمان لۆ نەکرد بە داوای چەندان دەفتەری لۆ کرد و بەس لە بەرەوەی غەڵەتە چی کردبوو بەدڵ سافی خۆی چەند ستریکەکی نردیە چەند ستریکەکی نەشیاوی نردی لە ئەو کەسێک کە خۆشی دەوێت زۆر بمان کە تووشی کێشە دەبێن هەندێک زۆر یعنی بڵێ من هەتاوکو بەشێک لە خەڵکەکە یان بەشێک لە قوتابی پەنا دەباتە بەر لایەنی سلبی یعنی لایەنی نەگەتەف دەچی مەسەلەن لەگەڵ برادری مەسەلەن ڕێزم هەیە مەشروب دەخواتەوە و زیاتری لە کوڕەکان تووشی چشتی غەڵەت دەبی و دەری یەڵە دەی یەک جارە و هیچ نابین بۆ یەک جارە وەرە وەی لێ بدا دوو جغارە چی لێ بدەخۆ هیچت لێ نایە ماڵەوەدا خۆ بەجارێک بە سێک شتان پێ بڵێم ئەو سزنەی کە ئێستا کامەلە گرتن و گواستنەوە کە هەیتمان کە ئێستا لە سەتەهای تێپەڕ کردیا ڕەنگە بوویتە هەزاریش هەمووی لەسەر ئەو وشە یەکجارە بوو با پێتان بڵێم ئەو یەکجارە بوو کە وەی لێ کرد هێشتی زیاتری بکە بیکاتە دوو بیکاتە سێ بیکاتە چوار هەتا ئەوەندەیە کار لە کاترازا و کەوتە داوی ئیشی خراپ و ئەوانە ئێستا کە هەر ئەو کەسانان کە ئێستاکە لە بەندی خانن و لە سژن و ئەوانەدا تەمەنا دەکەن یەکێک هەبایە ئامۆژگاریکی بکرد باە بگوت باە ئاگات لە خۆی بی هەر ئەو یەک جارەیە ماڵی عالەمی وێران کردیا. ئەمە چۆن بتوانین کێشەکەمان حەل بکەین لە ڕێگای چ و پەیوەندی بە چ ژمارەیەکەوە بکەین بۆ کێشەکەمان حەل بکەین دەتوانین لەو شوێنە سکالات تۆمار بکەیت بە تایبەتی ئەوانەی کە هەڕەشەی مۆبایل و یان هەڕەشەی لە سوسیال میدیا هەڕەشەیان لێ دەکرێتن ئەوانش هێلی بەڕێبەراتی پۆلیسی شەقلاوەش هێلی گەرمی تایبەتی بەخۆیان هەیە بۆ تۆمارکردنی سکاڵە هەرچەندە ئەو هۆبەی تاوان ئەلکترۆنیەکان تایبەتمەندن بەڵام ئەوانی بنکەکانیش دەتوانن هاوکارتان بن لە ڕێگای ئەوەی کە ئەو سکالایە کە تۆمار دەکرێتن و ئەوانش هاوکارتان دەبن و بۆ ئەو دۆزینەوەی تۆمەتبارانە دەژی کردنیان. زۆر بەخێر بن بەناوی پەیمانەکەمان و مامۆستایان و قوتابیان زۆر بەخێرانتانەکەی. ڕاستی پرسیارێک لەناو مێشتی هەموو تاکەچی گەنج ئێستا دروست بووە کە بە تایبەت لەسەر سۆشال میدیا پێمان خۆشە بڕاستی هەم قوتابیەکانمان ئیسفادە لەو بابەتەی کە من باسی دەکەم بیبینین وەکو بەڕێوەبەراتەکانتان هیچ ئەپەک هیچ بەشەکی ئەلیکترۆنی هەیە تەشخیصی ئەو شوێنە بکە کە تاوانەکەی تێدا ئەنجامە تۆمەتبار چکە ئەو پرسیارە بەڕاستی ئەگەر گەنجەکانمان معلوماتیان لەس ئەو بابەتە هەبی دڵنیا بە دوور دەبن لە خراپە ئەوەی ناخی لەوانیان ئامانجی بیان لە بەرنامەی بکەی شەچ ئاوا بکات چکە ئەگەر ئەپەک تەکنەلۆژیایەک هەبیتن کە تەشخیص کات ترسی دەبیتن نایکەن وەکو بەڕێوەبەراتەکانتان ئەو بەشتان هەیە؟ بەڵێ زۆر سوپاس لۆ پرسیارەکەت پرسیارەکە گرنگە بەڵام ئەمن هاوڵاتیانی دانیشتوانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە
ئێمە کەسانی بەتوانە لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی ئیمکانیاتی شارەزایی زۆر بەرزمان هەیە و لە هەر شوێنێک بێ ئەو کەسە لە هەر شوێنێک بێ ئەو کەسە تۆمەتبارە دەتوانی ببینینەوە ئەمە دڵنیای دەدەینە هەمووان تەنها ئەو کەسانە ئەگەر لە دەرەوەی وڵات بن ئەوەش لە ڕێگای ئینشاڵە لە ڕێگای ئەنتەرپۆلەوە ئەوانش دەتوانن دەستگیر بکرێن. بەناوی مامۆستایان و قوتابیانی پەیمانگاکەمان زۆر بە خێراتنی ئەوەی بەڕێزەکەین سوپاسی ماندووبوونتانەکەین سوپاسی ئەو ڕۆنکردنەوە گرنگانەکەین کە هەمووی لە پێناو پاراستنی کۆمەلگا و پاراستنی خێزان و هەروەها شکۆی مرۆڤایەتیە بەگشتی و دەستخۆشیمان هەیە لە بۆ بەرنامەی شوێن پەنجا. بەڕاستی شوێن پەنجەی دیارە لە کۆنتڕۆلکردنی بەشێک لەو تاوانەی لە کۆمەلگا ئەنجامەدرێت. ئێمە لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستمان کردووە بە هەڵمەتێک لە ڕێگای سمینار و کۆڕەوە هەڵمەتی هۆشیارکردنەوەی تاچی کۆمەلگا و خۆپاراستن لە تاوانە ئەلیکترۆنیەکان. ئامان زمان وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر ئەوەیە کەوا هەموو تاچی کۆمەلگا بە تایبەت ناوەندەکانی خوێندن هەر لە قۆناغی بنەڕەتی و هەروەها قۆناغی ئامادەی و بگرێتاوەکو کۆلێژ و پەیمانگەکان هوشیار بکەینەوە لە ڕێگای سمینارەکانمان لە ڕێگای کۆڕەکانمان بەوەی کەوا تاوانی ئەلیکترۆنی گەشتوتە چ ئاستێک و هەروەها پێویستە لە کاتی بوونی تاوانی ئەلیکترۆنی و یاخود ئەنجامدانی تاوانی ئەلیکترۆنی بیر لە کۆمەڵێک شت بکەنەوە بە تایبەت بیر لە بەکەوتەکان و بیر لە ئەو یاسایانە بکەنەوە کەوا تێدا سزا دەدرێن. ئەمە هەموو کات باسی ئەوە دەکەین لە کۆڕەکانمان باسی ئەوە دەکەین سەرەتا خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. خۆپاراستن ئەوەیەکەوە ڕێنمایی ئێمە ڕێنمایی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر ئەوەیەکەوە بۆ هەموو تاچی کۆمەلگا بە تایبەت قوتابیان ئەوەیە کە خۆیان بپارێزن لەوەی کەوا تووشی تاوانی ئەلیکترۆنی بن یاخود هەڕەشەی ئەلیکترۆنی و پاشان خۆپاراستنەکانیش ئەوەیە کە ئێمە لە ڕێگای لە ڕێگای هێڵە گەرمەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر کە بە ژمارە 1950 کە ئەوە هێڵی گەرمی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێرە کە شەو ڕۆژ 24 کاتژمێر لە ڕێگای واتساپ و ڤایبەرەوە دەتوانن هاوڵاتیان ئەوانەی کە ڕوبەڕووی تاوانە ئەلیکترۆنیەکان دەبنەوە پەیوەندیمان پێوە بکەن بەبێ ئەوەی کەوا هەست بەوە بکەن کەوا بەڵگەکانیان یاخود کە سوکاریان بەو پەیوەندیت بزانێت یاخود بەو هەڕەشەیە بزانین لەبەرەوەی ئامانزی ئێمە ئامانزی حکوومەتی هەرێمی کوردستان ئامانزی وەزارەتی ناوخۆ و ئامانزی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای ئەولێر ئەوەیە کەوا ڕوبەڕووی ئەو تاوانە ببینەوە ڕوبەڕووی ئەو فێڵباز و تۆمەتبارانە ببینەوە کەوا لە ڕێگای سۆشیال میدیا و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڕەشە لە تاچی کۆمەلگا دەکەن و کە ئەوانە بە دڵێکی زۆر ساف دەچنە پەیوەندێکی خۆشەویستی یاخود هەر شتێک بێت بەڵام ئەوانە ئەو هەڵا دەقۆزنەوە لە ڕێگەی هەڕەشەکردن و لە ڕێگەی پارەوەرگرتن و لە ڕێگای کۆمەڵێک شت کە شایانی باسکردنە بۆیە ئێمە هاوڵاتیان و هەروەها قوتابیان و هەروە هەموو تاکێکی کۆمەلگا ئاگدار دەکەینەوە و هەروەها بە تایبەت شاری باسی شاری هەولێر دەکەم کەەوە هەر هاوڵاتێک یاخود هەر قوتابیەک یاخود هەر چین و توێژێک ڕوبەڕووی ئەو تاوانە بوونەوە پەیوەندی ڕاستەوخۆیان بە هەیە لە گەرمەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بێت بۆ ئەوەی بە زووترین کات لە ماوەیەکی کەم دەست بەجێ دەست بکەین بە لێکۆڵینە و بە پێی بڕیارەکانی بەڕێزدادوەری لێکۆڵینەوەی هەولێر ڕێکارە یاسایەکان جێبەجێ بکەین و ڕێ لەو تاوانە نەبگرین. ئەو هێڵە گەرمە دەمەوێت باسی ئەوەی بکەم ئیشی چییە؟ ئەو هێڵە گەرمە لە ئەوەی دانرایە ئەمە نووسنگەکمان هەیە بە ناوی نووسنگە تاوانی ئەلیکترۆنیەکان لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر. هەر هاوڵاتیەک هەر قوتابیەک بە هەموو ڕەگەزەکانەوە بە هەموو چین و توێژەکانەوە کە تووشی هەڕەشەیەکی ئەلیکترۆنی دەبێت ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە دەکا نامە و
وێنەکان و شتەکانمان بە سکرین لۆ دەنێری واتە هەموو بەڵگەکان هەموو پەیوەندیەکان پرایڤتە کەس نابینیت باسی ئەوی بکەن کە یەکێک هەڕەشەی لێکرایە وێنە و شتەکانی بستە لایەکی دیکە نەخێر ناوی وێنەی ناونیشانی هەمووی پارێزراوە دواتر کە ئەوەی کە تووشی هەڕەش دەبی کە پەیوەندیمان پێوە دەکا ئەمە لە ڕێگەی خۆمانەوە ڕاوێژ دەکەین لەگەڵ تیمەکەی خۆمان کە لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێرە لەوێ ئیشوکارەکانی بە ڕێگەی قانون بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵنەوە هەولێر بۆ جێبەجێ دەکەین. ڕەنگە ئەم جارە پێتان سیر بێت لە بەرنامەی شوێن پەنجا ئەم قوتابیانە ئەم گەنج و لاوانە چی دەکەن لە پشتم. زۆر جار لە بەرنامەی شوێن پەنجە دەیبینین تۆمەتبارەکان لە دواوە دەوەستن بەڵام ئەمڕۆ جیاوازتر کۆمەڵێک قوتابی کۆمەڵێک گەنج کە ئەمانە نەوەی داهاتوون لە پشت ئێمەن ئەمانە پەیامەکیان هەیە بۆ حکوومەت بۆ وەزارەتی ناوەخۆ لە دەستیانەوە دەبینن ئەمە فلێکس و پۆستەرەکانی وەزارەتی ناوەخۆیە با بزانین ئەم جارە ئەمانە چی بە حکوومەت دەڵێن و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ چی کردووە لەبارەی چی پێش ئەوەی پێتان بڵێم بابەتەکە چییە بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر ڕووی دەکاتەوە ڕای دەگەێنێت دەڵێت بەهۆی زیادبوونی تاوانە ئەلکترۆنیەکان و لێککەوتە خراپەکانی بەهۆی تەکنۆلۆژیاوە هێزەکانی پۆلیس پشتبەستن بەستەمێکی نوێ چی دەکەن هەوڵی کۆنتڕۆلکردنی تاوانی سۆشیال میدیادە. لە کاتی ڕوودانی هەر هەڕەشەیەک یان ڕووداوێکی نەخوازراو دەتوانن پەیوەندی بکەن بە 1950 808 80 لە تۆڕ کۆمەڵایەتەکان هاوڕێتی کەسی نەناسراو مەکە بە هیچ شێوەیەک گوێڕایەڵی داواکاری کەسانی فێڵباز مەبن بە هیچ شێوەیەک وەڵامی ئەکاونتی نەناسراو یان ژمارە نەناسراو مەدەرەوە هەموو جۆرە پێیج و لینکێک مەکەرەوە بۆ ئەوەی تووشی کێشە نەبیت خۆشباوەڕ مەبە بە قسە بەڵێنەکانی کەسانی تر کە دەیانەوێت هەڵت بخەڵەتێنن من بەنایە خۆم و ئامادەی شکۆداری تێکەڵاو سپاسی وەزارەتی ناوەخۆ پۆلیس دەکەم کە دەیانەوێت ئێمە بپارێزن و هەروە هوشیارمان بکەن و ئاگادارمان بکەنەوە لە خەڵەکان. ئێمە وەکو قوتابیان سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆی کە هەڵدەستن بە سازکردنی ئەو سیمینارانە لە قوتابخانەکان چکە بەڕاستی ئێمە وەکو قوتابیان لە تەمەنێک داین کە لەو تەمەنەیەدا بە هەندێک جار بەڕاستیانی ناتوانین ڕاستچەپ خۆمان لێک بکەینەوە چونکە لە تەمەنێک داین کە زۆر بە ئاسانی ڕەنگە ڕازی بکرێن و یعنی بکەوینە داوی شتە خراپەکان و سوپاسی هەرۆکە گوتم زۆر سوپاسیان دەکەین چکە بەڕاستی ئەوەی کە لەو سیمینارانە باز دەکرێت هەمووی لە تاکەی ئێمەوە لە بەرژەوەندی ئێمەی قوتابیاندایە بۆ دوورکەوتنەوە لە تاوانەکانی سۆشیال میدیا پێویستە وریاب زۆر سوپاسی وەزارەتی ناوخۆ و پۆلیس و ئاسایش و کارمەندەکان و ئەفسەرەکان دەکەین کە خزمەتمان دەکەن. بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە سیستەم و پلانێکی نوێ ئەمە بۆ یەکەم جارە لە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان بیسا ڕای دەگەێنن لە ناو پاسەکان پاسی قوتابیان ئەو پاسانی هاوچۆ بە قوتابیان دەکەن کامیڕە دانراوە ئەم کامیڕەیە دەپرسین بۆ چییە ئەم پلانە نوێیە چییە ئیتی لە مەودووە دەبێت هەموو پاسێک ئەوەی کە هاتچۆ بە قوتابیان دەکا هەموو قوتابخانەکان ئەوەی حکومی ئەوەی ئەهلی دەبێت ئەم کامیڕەی لە ناو پاسەکەی لە ناو ئۆتۆمبیلەکەی جێژی کرد بێت ئەم کامیرە نابێت بکوژێتەوە لە کاتی لە ئەرکدا لە کارکردندایە و نابێت لێ بکرێتەوە سزای لەگەڵە سەبارەت بۆ پلانە کاک مقدم کیفاح دەبینی کاک مقدم ئەو سیستەمە چییە ئەم کامیڕە بۆچی دانرا ئەمە دەمان بینی جاران حالەت هەبوو زۆر جار دەگوترا شۆفێری پاسێک هەمووی نا کەم و کوڕێکی هەبووە کارەی نەشاوی کردووە زۆر جار ئیجراعات کرا لێ پرسنەوە کرا ئەمە بینیمانە چیرۆکی هەبوو لەو بارەیەوە حالەت هەبووە هەمووی نا پلانت چییە بۆچی داتان ناوە کاگەل هەر بە خۆت باست کرد لە سەرەتا ئەو حاڵەتانەی کە هەبوو پێشتر
ئەما وەکو بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر هەستاوین بە دانانی سیستەمێک هەستاوین بە سەرەتا بە سیمینارکردن بە هوشیارکردنەوە ئەو پاشان لە هەر لە زمینی ئەو سیمینار و ئەو بەرنامەی کە هەمانە سایق پاسەکان شوفێرە بەڕێزەکانمان لە مینی پاس لە تەکسیەکان هەستاوین بە دانانی سیستەمێک وەکو سیستەمی کامیرەی چاودێری ئەو سیستەمی کامیری چاودێری بۆ ئەوەیە کە هاوڵات کە ئەو قوتابی بەڕێزانە هاتوچوو پێ دەکات لە سەرەتای ئەوەی کە یەکەم قوتابی هەڵدەگرێت لە بەردەرگەی ماڵی خۆی تاوەکو داشیان دەنێتەوە ئاخیر قوتابی دەبی ئەو کامیرەیە پێبێت بە ڕیکۆردی ئەوەش بۆ چییە؟ بۆ ئەوەیە هەتاوەکو هەو قوتابیانە زیاتر پارێزراوتر بن زیاتر تەمینتر بن لە ژیانی خۆیان کە هاتووشیان پێ دەکرێت لە ڕێگەی ئەو شوفێرە پاسانە هەروەکو باست کرد حاڵەتمان هەبوو پێشتر نەبوو دیاردە سوپاس بخوا بەڵام ئەمە دەمانەوێت و پیلانی ئێمە وەکو بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دەمانەوێت ئەو حاڵەتانش ئەو تاکتاکەش نەمینێت و هەروەها ئەو دایک و باوکانە زۆر بە ئاسوودەیی کە منداڵەکانی خۆیان کچەکانی خۆیان کوڕەکانی خۆیان دەنێرن بۆ قوتابخانە بزانن لە دەستێکی ئەمینە بزان لە دەستێکی پارێزراوە.